لە دیمەنێکی دەگمەندا بۆ یەکهەڵوێستی نێوان زلهێزەکان سەبارەت بە قەیرانی سووریا کە بەهۆی وەتایەسە زیاتر لە 250,000 کەس کوژراون، ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی سەربنەتە یەکگرتوەکان بە کۆی دەنگی هەر 15 ئەندامەکەی بڕیاری نەخشە ڕێگایەکی نێودەوڵەتی پەسەند کرد بۆ پرۆسەی ئاشتی لە سووریا. بەپێی بڕیارەکە کە بۆ یەکەم جارە ڕووسیا و چین مافی ڤیتۆیان تیادا بەکارنەهێنا، نەتەوە یەکگرتوەکان ڕەزامەندی لەسەر پلانێک نیشاندا کە پێشتر لە ڤیەننا دانوستانی لەسەر کرابوو سەبارەت بە ڕاگررتنی شەڕ و ئەنجامدانی گفتوگۆ لە نێوان حکوومەت و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ دانانی وادەی 2 ساڵ بۆ پێکهێنانی حکوومەتێکی یەکگرت و ئەنجامدانی هەڵبژاردن. بەڵام بڕیارەکە ئاماژەی بە دووەڕۆژی بەشار ئەسەد و مانەوەی لەدەسەڵاتدا نەکردووە کە خاڵی سەرەکی ناکۆکیەکانی نێوان واشنتۆن و مۆسکۆیە. جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا سەبارەت بە بڕیارەکە ڕایگەیاند ئامانج لێوەی ڕاگررتنی شەڕی ناوخۆی سووریا و پشگیریکردنە لە پێکهێنانی حکوومەتێکی نوێ، وتیشی ئاگربەستەکە شەڕی دژی داعش و بەرەی نووسرا ناگرێتەوە. کێری ڕوونی کردەوە هێشتا ناکۆکی هەیە سەبارەت بە دووەڕۆژی بەشار ئەسەد کە ڕۆژئاوا دەیەوێت لە دەسەڵات دوور بخرێتەوە. لای خۆشەوە لۆران فابیۆس وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕایگەیاند گفتوگۆکانی نێوان حکوومەتی سووریا و ئۆپۆزیسیۆن هەرگیز سەرکەوتوو نابێت ئەگەر گەرەنتی دوورخستنەوەی ئەسەد لە دەسەڵات لەخۆ نەگرێت. وتیشی چۆن دەبێت کەسێک کە دەستی بە خوێنی گەلەکەی سوور بووە جارێکی تر لە هەڵبژاردنێکی نوێدا خۆی کاندید بکاتەوە. بەڵام لە بەرامبەردا سێرگی لاڤرۆف وەزیری دەرەوەی رووسیا هۆشداریدا لە بەشەیتانکردنی بەشار ئەسەد وەک چۆن لەگەڵ سەرۆکی تری وەک موعەمەر قەزافی ڕوویدا و بووە هۆی کوژرانی. وتیشی ئەو جۆرە کارانە سوود بە پرۆسەی ئاشتی ناگەێنن. لەلایەکی ترەوە ستیڤان دیمیستۆرا نیاردەینەتەوە یەکگرتوەکان بۆ سووریا وێڕای ئەوەی کە پرۆسەی ئاشتی لە وڵاتە بە قورس ناوبرد جەختی کردەوە لەوەی دەتوانرێت جێبەجێ بکرێت. هاوکات بەشار جەعفەری باڵێزی سووریا لە نەتەوە یەکگرتوەکان ئامادەی حکوومەتەکەی نیشاندا لە بەشداریکردنی لە گفتوگۆکاندا لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە نیەتێکی پاکەوە. بان کی مون سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکانیش بڕیارەکەی بە هەنگاوێکی گرنگ بۆ دۆزینەوەی ڕێگەچارێکی سیاسی لە سووریا ناوبرد. بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایش لە دوای کۆبوونەوەیکی گروپی وڵاتانی هاوڕێی سووریا دێت لە شاری نیویۆرک کە تیایدا نوێنەری 17 وڵات و ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەوروپا و کۆمکاری عەرەب 3 دۆسەی گرنگیان تاوتوێ کرد کە ئەوانیش ئامادەکردنی لیستی شاندی دانوستکاری ئۆپۆزیسیۆنە لەگەڵ حکوومەت و دیاریکردنی ئەو ڕێکخراو و گروپە چەکداریانەیە کە دەبێت ناویان بخرێنە لیستی تیرۆرەوە لەگەڵ دۆزینەوەی میکانیزمێک بۆ چاودێریکردنی بڕیاری ئاگربەست لە سووریا. زۆرێک لە چاودێرانی سیاسی بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایش بە سەرکەوتنێک بۆ رووسیا و سازشێک لەلایەن ڕۆژئاواوە ناو دەبن چونکە لە بڕیارەکەدا هیچ ئاماژەیەک بە دووەڕۆژی بەشار ئەسەد نەکراوە. بۆ پێش کە تا ئێستا هیچ لایەنێکی ململایەنەکان لە سووریا سەرکەوتنێکی سەربازی ڕوونی بەدەست نەهێناوە، هەر بۆیە هێشتا بربەستەکانی بەردەم کۆتایی هێنان بە شەڕ و پێکدانەکان لە سووریا زۆرن. ئەوە جگە لە دووەڕۆژی بەشار ئەسەد و ناکۆکی نێوان لایەنەکان لەسەر ئەوەی کامیان نوێنەرایەتی ئۆپۆزیسیۆن بکات لە دانوستاندن لەگەڵ حکوومەتدا. کاروان شێخ موحسین NRT.